چۆن پۆستی پارێزگاری کەرکووک دیزایانی 2 ساڵ بە 2 ساڵی بۆ کرا. ئەمەی ئێستا دەگوزارێت و کوردی ناچار بە دیزایانی 2 ساڵ بە 2 ساڵی پارێزگار کردووە، ڕیشەکەی بۆ سەردەمی پێش هەڵبژارنەکەی 2023 دەگەڕێتەوە. دروست ئەو کاتەی کورد لەسەر یەک لیستی ڕێک نەکەوتن. پارتی و حیزبەکانی دیکە بەدەم بانگەوازی لیستی هەڵبەشەوە نەهاتن کە لەلایەن بافڵ تاڵەبانیەوە خرایە ڕوو. بەشداریکردنی کورد بە لیستی جیاواز لە هەڵبژارنەکەی 18 کانونی یەکەمی 2023 دا و بەدەمەوە نەچوونی بانگەوازی یەک لیستی وای کرد کورسی و دەنگێکی زۆری کورد بفەوتێت. لە هەڵبژاردنەکەدا کورد لە 16 کورسیەکەی ئەنجومەنی پارێزگا 7 کورسی بەدەستێنا، یەکێتی 5 و پارتی 2 کورسی. ئەمەش ڕێگەی لە کورد گرت بە تەنیا پۆستی پارێزگاری کەرکووک یەکلا بکاتەوە، یەکێتی کە کورسیەکی کۆتایی کریستیانەکانیشی لەگەڵ بوو دەیتوانی بەڕێکەوتن لەگەڵ پارتی و بە کورسیەکی دیکەی تورکمان یاخود عەرەب پارێزگار یەکلا بکاتەوە. بەڵام ئەو ڕێکەوتنە بە ئێستاشەوە خۆری نەبینی و پارتی ئامادەی نەبوو. سەرنجام کۆبوونەوەکەی هۆتێل ڕەشید کۆتایی بەگرەیە کوێرەکە هێنا، بەڵام دیزاینێکی دیکەی بە پۆستی پارێزگاری کەرکووک بەخشی، دیزاینی 2 ساڵ بە 2 ساڵ. بۆ دووەم جاریش لە دوای کەوتنی بەعسەوە پۆستی پارێزگار درایەوە بە غەیری کورد.